كيف سياري بكم؟ فهموا مامەجان تمام السنة والله مامەجان بۆ ڕوخسار و پێستم مەڕوانە من تەمەنم زۆر کەمە ديارة سنة چلوێژ ساڵ هزني چلوێژ هزني بخير بي يا اخوان ڕاست بێ مامەجان نازانم بینە ناو مۆزوعەکەوە والله منیش پێم خۆشە با هەندێک شت هەیە لە ئوسوڵیاتە دەچێ جاری وا هەیە کە چیتە بەعزە شوێنێ ئیتر باسی قال و بەلا کرێ و منیش پێم خۆشە بچیتە ناو مۆزوعەکەەوە چونکە ماشەڵڵا تۆ دیارە کوڕێکی زۆر سپۆر دیاریت سپاس دەکەم مامەجان ئەوە ڕاستی بێ مامەجان من و دولی کە یەکمان ناسی دولی بەڵێ توخوا یەکشت بێ زەحمەت بەڵێ مەڵێ دوولی چونکە من کچەکەم ناوی دالیایە باشە مامەجان تۆ چۆنە پێخۆشە باوە وە لەو دولی خۆشترە بەس با بەدڵی تۆ بێ جا فترێکە لەگەڵ دولی یەکترە ناسین ئیتر کەوتینە قسەکردن و ئەوانە و گەشتینە نەتیجەی ئەوەی کە من بێم بۆ داخوازی و یەکمان خۆشەوە و دڵداریەکین وەڵی خۆمە هەموو شتەکان دەلالەت لە قسمەت و نسیبەکە ئیتر ئینسان تا ئەو ڕۆژەی ئەزانین چۆنە کاکە بێ زەحمەت ئەگەر ئەم شڵقە لابێت ئەو بنێشتە لابێ بۆی جوان لە قسەکانت تێبگەم جوان نییە مامەجان وەڵاهی من ناتوانم ئەگەر بنێشت بەکارێنم قسەم بۆ ناکرێت لەبەرەوەی کاتێک کە جگەرە ئەکێشم ئەبێ دوای جگەری کێشان یەکسەر بنێشتێ بخەوە دەبم جگەرە کێشیت؟ ئەرە وەڵام مامەجان هەلا جگەرە کێشیە ئاخە دەی کوڕم خۆ دەزانی جگەرە مزرە و بۆ سەحەت باش نییە ڕازەکەی مامەجان جگەرم بۆیە کێشەوازە نێرگەلە بێنم کەچی نێرگەلەشم بۆ تەرگ نەکرا جگەرە کێشە بۆی واز لە نێرگەلە بێنی؟ هەرە وەڵا بۆ ڕیشم چوم سمێڵیشم نایە بانی ئێستا هەردووکیانە کێشم وەڵا کوڕەکەم ماما شتێکی خراپە من پێم باشە هەردووشان تەرک هەلا چییە دیسان؟ نێرگەلەشی تێکەوە وی بابا بۆ مامەجان تۆ جگەرە ناکێشی؟ من زۆم کێشا بەڵام وازم لێنا کوڕەکەم ئینسان ئەگەر ئیرادەی بەهێز بێ ئەتوانێت هەموو شتێ بکە بەڵام دیارە تۆ ئیرادە و لاوازە نەنە مامەجان وەڵڵاهی من ئیرادەم لاواز نییە ئیرادەم ئەوەنە بەهێزە بەس لەو کاتا لاوازە کە لە نێو قابیسکی تێپەڕەکەم ویسکی؟ بەڵێ بۆ تۆ مەشروبیشە خۆیتەوە؟ وەڵڵا مامەجانە خۆمەوە هەموو شەوێک شەوی یەک جار ئەویش زۆر نا نێو قابزیاتر ناخۆم هەلەوێرم بۆ چیە داخەری بدەستکەی بە چاومە دەستکەم بە چاوتە ویسکیشی تێکە و جا نەگبەت خۆبێر خەریکی جاچکە بە تەرخو نەبی هێدا چانم وایە سەرێ لە قوڕنەی وس ئاخە کوڕەکەم تۆ ئەبێ بیل لە ڕەوشتێ بکەیتەوانێ بیل لە سیحەتێ بکەیتەوانێ بیل لە دینەکە بکەیتەوە چۆشتی واگەی ڕازەکەی مامەجان بەخۆ ڕازەکەی بەس کوورە مامەجان بە قورئان من فەوتاوم بەس ئەوەی باشە لە ماڵە ناخۆمەوە هەر لە نادی و گازینۆکانە خۆمەوە یعنی تۆ هەموو شوێ لە نادی و لە گازینۆکان کەوتی بەشتو بەخۆیتەوە ئەی باشە بوو خاتی خوا بوو خاتی پێغەمبەر پێم بڵێ بزانم ئەم مەسرەفە تۆ بەچی ئەم مەسرەفە دەرێنیت و بەچی ئەم مەسرەفەکەی خەمە نەبێ مامەجان هەمووی بە دوو پۆکەر دەرێنمەوە پۆکەریشی یعنی قوماری ژەکەیت بێخەم بە مامە من هەمیشە براوم قەت نایدۆڕێنم خۆرە دەمەداخە مردووەمەرە دەمەداخە ئەی بیتەوە نایبیتەوە چاوی ئەردا و ئابا و دەرەهات جۆگرە من کشم نییە بێم بە پیاوی قوماچی هەسە بۆ دەرەوانێ هەتا بە شەقم کوردە دەرەوانێ وەڵا جوانە جۆگرە تۆ لە مستەوای ئێمانی هەسە بۆ دەرەوە بۆ دەرەوەی هێواش بۆ دەرەوە هێواش مامەجان هێواش ئێستا ئەگەر من پێوە بڵێم من چێم قەت ئاوە پێم ناڵێ بڕۆ لە دەرەوە کوڕە چی لەوە زیاتر وەسفی خۆتم بۆکەی کابرایشی قوماچی جگەرە کێش گەرگەرە کێش فعل ماوە تۆ نەیکەی مردوو نەبێ بەس پێم بمزانیە کوڕێکی وەکو تۆ لە چۆ فێری ئەمە بوو فعلە خۆڕانە بووە ڕازەکەی مامەجان وەڵڵاهی من هیچی ئەوانم نەبوو بە قورئان ئەزانی لە سجنا فێر بووم چی؟ لە سجنا سجنشکراری چ لیاکەن؟ ئەرە وەڵڵا مامەجان لێو ناشارمەوە 20 ساڵ حکم بووم بەس باش بوو ئافاتێکیە بەربوو باشە وڵاتەوە ماکرد لەسەر چی گیرا بووی ئاشدا و ئاباوی چوتێنم تۆ بەشەری لەسەر چی گیرا بووی؟ وەڵا لەسەر چی پیاوێکم کوشت وەڵڵا خۆی بواە نەمکوشتایە بەڵام هەر کوشتم چونکە زەرور بوو بیکوشم پیاوە کوشت؟ ئەرە وەڵا پیاوێکم
بۆ لەسەر چی وەڵی مامەجانەوەی ڕاستی بێ من و ئەو کچەکەی ئەو دڵمان بەیەکەوە بوو حەزمان لە یەک بوو ئیتر چەند جارە چوومە داوای هەرێ کردمە دەرە و هەرێ شکالم وەڵی ئیتر منیش قینم داها و ڕۆژە چەقۆیەکم هەڵگرت و چووم 4-5 چەقۆم لێیاو کوشتم وەڵا جەبارم فەت ئەوە ڕوودایە بۆ سەرێ لە قوڕنی ئێمە چۆن بە کەڵکیم چەقەڵانێن هەر بەنای باوکیا دیار بوو ئامە بە کەڵکی ئێمە نایە دەچووزانم دایە دوو تەش قوڕ بە تەپڵی سەرێ باشە ئەمە لە کێ دۆزیەوە شەقۆکانی شمیان لە ملی ملی بەڵێ ئەتە وەڵا ویستم وەک کاوڕەمێ سەری بڕم کەچی نایانێشت دەرەوە ساواتە ناوەڵا بەڕاستیمە ماما هەلێتە لە ملی هەر لێم ما هەر چۆن باش شوێنی لە شوێنی کە وەخوا پیاوی